بەڵازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەنامەکەماندا باس لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو قوتابیانی کە خاوەن پێداویستی تایبەتن زانی چۆن ڕاهێنانیان پێدەکرێت و مامۆستاکان چۆن کۆشش و ئەو بابەتانی کە پێویست لەوانەوتنەوەدا پێشکەش بە خاوەن پێداویستی تایبەتیان دەکەن وەروها ڕۆڵی دایکان و باوکان خێزانەکان چیەگە لە ماڵەوە خاوەن پێداویستێکی تایبەتیان هەبوو چۆن ئاگاداریان بن لە بابەتی خوێندن و کۆششکردن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستا شاخەوان فەتاح ڕاهێنەری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت مامۆستاگیان زۆر بەخێر مامۆستا دەزانین کە لەوانەیە لە هەندێک بابەتدا خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتی ئێمەدا ینی مافەکان وەکو خۆی پێ نەدرێت لە بابەتی خوێندنا چۆن چۆنیە و قوتابی چۆن مافی خوێندنی پێدەدرێت دەگەر خاوەن پێداویستی تایبەت بێت. پێشەکی دەستخۆشیتان لێکم سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتی ئێمەیە چینێکی بەڕاستی بەژمەینەتن لە وڵاتی خۆمانە ئەتوانین بڵێن گرفتیان هەیە بۆ خودی خۆیان و گرفتیان هەیە بۆ چواردەوری خۆیان و بێگومان لە ناوەندەکانی خوێندنیشە ئەتوانین بڵێن بێگرفت نین. گرفتەکان بەڕاستی ئێمە بمانێت دەستنیشانیکەین بەڕاستی زۆر و زەبەندن خۆی لێ گرفتانە بینێتەوە کۆمبڵە گرفتی زۆرە. ئەوەی ئێستا گرفتی بۆ ئێمە دروست کردبێت لە ناوەندەکانی خوێندندا بەڕاستی ئەگەڕێینەوە بۆ ئەوەی کە لە زۆربەی قوتابخانەکانی ئێمە تا ئێستا مناڵی خاوەن پێداویستی تایبەت وەرناگیرێت. ئەیبێ بۆ کۆمەڵی قوتابخانە ئەم مناڵە بۆ سەرەتایی دەستپێکی خوێندنی لە قوتابخانەکانە ئەمە گەورەترین گرفتی تا ئێستا بۆ ئێمە دروست کردووە. ئەتوانین بڵێن کۆسپێکی گەورەیە بەڕاستی ئیشی بەڕاستی وەزارەتی پەروەردەیە ئەم گرفتە بەڕاستی بڕێنێتەوە خۆشبەختانە ئەتوانین بڵێن ئیشی لەسەر کراوە بەڵام ئیشی زۆرتر و ئیشی باشتریشی ئەوێت. باشە بە گوێرەی ئەو کەمەندامی کە لە جستەیدا هەیە ینی هیچ ئەوە ڕەچاو ناکرێت بوون لەوانەیە کەسێکە بێت زۆر بۆ شێوازش نەبێت ینی لەوانەیە بەس پێویستی بەوە بەسەر ئەربانەیەکە بۆ نمونە بڕاتە قوتابخان لە پۆلاوەکو قوتابیەکانی دیکە ئامادە بێت ئەمە چ گرفتێک دروستەکە بۆ قوتابخانەکە؟ ئێمە بەڕاستی بە جۆرەی گرفتەکان زۆر جار گرفتەکان ڕەفتارین زۆر جار جەستەیین زۆر جار بە ئەتوانین بڵێن هەستین ئەم گرفتانە خۆی نبینێتەوە لێ گرفتە و بە جۆرەی زۆری گرفتەکەش بەڕاستی ئێمە مامەڵەی لەگەڵ ئاکەین. گرفتەکان بێنینە پێشچوی خۆمان بەڕاستی بە شێوازێکی زانستی و ئەکادمی ئیشی لەگەڵاکەین و مامەڵەی لەگەڵاکەین گرفتمان هەیە هەم شەبەنگی ئۆتیزم گرفتی ئەیدیئێزیمان هەیە فرەجوڵە و کەمی تەرکیزمان هەیە و گرفتمان هەیە مەسەلەی قورسایی فێربوون گرفتمان هەیە مەسەلەی زەحمەتی فێربوون و گرفتمان هەیە مەسەلەی کەمبینایی و کەمبیست. ئەگەر بمانەیە مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیەکەین و بە شێوازێکی زانستی ئەبێ بە جۆری خودی ئاستەکانیان مامەڵەیان لەگەڵا بکەین. بۆ نمونە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەیە کاتێک کە مامەڵەی لەگەڵا ئەەکەی ئەبێ ئەو جۆرە گرفتە بێ بە جۆری ئەخودی ئاستەکەی ئاسی سوکمان هەیە ئاسی مامناوەندمان هەیە ئاسی توندمان هەیە ئاسی زۆر توندمان هەیە. بەڵام ئەوانەی کە ئێمە مامەڵەی لەگەڵ ئەەکەین لە قوتابخانەکانە ئاسە سوکەکان و ئاسە مامناوەندەکان بۆ لەبەروێ ئەم ئاسانە ئەتوانن توانای فێربوونیان هەیە ومێدێکی ئەمانە بتوانن ئیشیان لەگەڵا بکرێ بۆ ئامانجە پەروەردەکان لەمانەدا بەردەسەبێ بتوانین ئیشی لەگەڵا بکەین کۆمەڵە دەستکەوتی باش هەبێ بۆ ئەم مناڵانە و ئیشکردنەکان لەلایەنی ڕەفتاریەوە ئیشیان لەگەڵا ئەەکەین و لەلایەنی کۆمەڵایەتی و ئیشیان لەگەڵا ئەەکەین و لەلایەنی دەرونیەوە و لەلایەنی جەستەییش و ئیشیان لەگەڵا ئەەکەین لەلایەنی بۆ مەسەلەی بەدیهێنانی ئاماژە پەروەردەیەکان و مەسەلەی فێربوونێکی باش و تەندروست بۆ ئەو مناڵانە لە ناوەندەکانی خوێندندا. مامۆستا شاخەوان ئەگەر خێزانێک خاوەنی منداڵێکی پێداویستی تایبەت بێت بێباتە قوتابخانەیەکی ئاسایی وەرنەگیرێ ئایا قوتابخانێکی تایبەت هەیە تایبەت بەم جۆرە مناڵانە مامۆستای لە ئێستادا سپاس دەکەم ینی پرسەرێکی باشە لە ئێستاە بەڵام ئێستا بڕیارێکی باش خۆشبەختانە لە وەزارەتی پەروەردە و دەرچووە هەموو ناوەندێکی خوێندن هەموو قوتابخانەیەک بەپێی ئەو بڕیارە ئەبێ هەز مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت توانای فێربوونی هەبێ لە ناوەندێکی خوێندنە لە قوتابخانەیەکە ئەو قوتابخانەیە ملزمە بەپێی ئەو بڕیارەی کە لە وەزارەتی پەروەردەوە دەرچووە ئەو مناڵە لەو ناوەندی خوێندنەیە وەرگیریە بەڵام ئەمیش بەچی بە کتاب یاخود بە جۆری دەستنیشانکردنی حاڵەتی ئەو مناڵە بۆی ئایا بزانین ئەو مناڵە گونجاوە بۆی لە قوتابخانەیە داوام بکە یاخود گونجاوە بۆی لە سەنتەرێکی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە داوام بکات. زۆر باش مامۆستا ئەگەر هاوکارانمان هاوکار بن ئەو دیمەنانەی کە بەڕێستان لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتدا
لەسەر شاشەش دەبینین ینی ئێوە بۆم شێوازە مامەڵیان لەگەڵدا دەکەن کاتێکە دێنێ قوتابخانەکە بێ خۆتان هەل لە بیدایەت و لەگەڵیان نابن و تا چەند گرنگە ئەو مامۆستای و ڕاهێنەرە پێش هەموو شتێک گونجاندنی لانی دەرونی لەگەڵ ئەو قوتابێدا ئەنجام دە تاوەکو باشتر ئەو بابەتانە ئەو خوێندنەی کە هەیەی وەری بگرێت. من لێرە دەستخۆشی لە قوتابخانەکەی خۆمەکەم بەڕاستی هەم بە وەکو بەڕێوەبەر هەم وەکو یاریدەدەر هەم وەکو ستافی ئیدارە هەم وەکو مامۆستا بەڕێزەکان بەڕاستی لەو کاتانەی کە خۆم ئیشم لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کردبێت لە ناوەندەکانی خوێندنە بەڕاستی ئەمان دەستبار و هاوکار بوونە بۆ من و توانیوێنە کۆمەڵێکی کێشە و گیر و گرفت و ئاسنگی زۆر لەسەر ئەو مناڵانە بڕێوێنەوە. بەڕاستی ئێمە کاتێکە بەیانیان مناڵانە داخلی ناو قوتابخانە ئەبن لە بەیانی و لەگەڵیانیان هەتاوەکو نیوەڕۆ وەکو مامۆستایەک وەکو ڕاهێنەر وەکو مامۆستای دووەم لە ژووی سەرچاوەکان لە پۆلە لەگەڵ ئەو مناڵانەیە ئەبین ئیش لەگەڵ ئەو مناڵانەیەکەن لە سەتای لە وانەی یەکەمەوە کاتی ئەو مناڵان داخلی ناو قوتابخانە بن ئێمە بێ بزانین ئایا چوونەتە پۆلی خۆیانەوە ئایا حزور ئامادەبوونیان هەبوو ئەگەر حزوریان نەبوو بێ ئامادەبوونیان نەبووە چۆن پەیوەندی بە دایک و باوکیانەکەین بۆ بزانین ئەم مناڵانە هاتون بە قوتابخانەیە خود نەهاتون و خودی هاتنەکەشی ئەم مناڵانە بەردەوام ئێمە لە ژێر چاودێری و متابعەیە بن ئەم مناڵانە ناکرێت ئێمە پشتگوێیان خەین کاتێک بۆن منە ئەم مناڵە لە کاتی خوێندنەوە لە پۆلەکە دانیشتووە یاخود بۆن لە کاتی فرسەیەکە ئەچێتە دەرەوە کاتی حانوو تا کاتی هەموو پێداویستە زەرورەکانی لە ناو قوتابخانەیە لە کاتێکە وەرزشەکە ئێمە چالاکی زۆریان پێ ئەنجام دەین بۆ نمونە ئەو مناڵانەی کە تا ئێستا نەیانتوانێت لایەنی کۆمەڵاتیان بەهێز بێن نەیانتوانێت پەیوەندی و عیلاقە دروستکەن لەگەڵ سواردەوری خۆیانە لەگەڵ هاوڕێکانی خۆیانە لەگەڵ دەرەوەی خۆیانە ئێمە ئیشمان لەگەڵا کردوون بۆ نمونە چۆن ئەم مناڵە لایەنی دەرونی بیڕەوێنینەوە بۆ ئەوی بتوانین چۆن لەگەڵ مناڵە ئاسایەکانە بتوانین ئەو شتانی ئەو یاریانی یاخود ئەو ئیشانی کە مناڵی ئاسایی ئەیکا ئەمانیش بتوانن لەگەڵ مناڵ ئاسایەکانە دەسی بنێ بۆ نمونە ئێمە ئەتوانین ڕۆڵیان بینێ ڕۆڵی حەکەمیان بینی ینی ناوبژیوانیان بین لە کاتی یاریکردن لە قوتابخانەیە بۆ نمونە کۆمەڵش مناڵ هاوڕێکانیمان ڕاستباردۆ چۆن بتوانن کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵا بکەن بتوانن ئێمە لیان نزیکەینەوە لایەنی کۆمەڵاتیان بەهێز بێ بۆ تەئسیر و کاریگەری هەبێ لەسەر مەسەلەی لایەنەکانی تر لای وەکو لایەنی دەرونی بۆی کۆمەڵ شتێ لەسەریان بڕێوێنینەوە وەکو لایەنی دزۆردەر کۆمیونیکیشن پەیوەندیکردن لە لایەنی قسەکردن ئەوانەوە بەم شێوازە ئەتوانین کۆمەڵە گیر و گرفتی زۆریان لەسەر بڕێنەوە هەتاوەکو کۆتایی دەوامیش کاتێ ئەو مناڵانە ئەڕۆنە لە قوتابخانە ئێمە بەڕاستی لەژێر چاودێری و لەژێر کۆنتڕۆلی خۆمانە بۆ ئەوی هەچ گیر و گرفتێکیان بێ ئێمە بتوانین چارەسەریکەین و گیر و گرفتەکانیش خۆی لەوایە نابینێت زۆر جار کێشەی ڕەفتاری کۆمەڵی خوو هەیە ئەم مناڵانە فێرێ بن لە مناڵە ئاسایەکانەوە بەڵام ئێمە دین لەژێر بۆ بەگوێری ئەوەی کە بە ئەزمموی خۆمان ئیشمە لەگەڵ ئەم مناڵانەیە کردبێ ئەمانەشمان جارێکی تر لەسەریان ڕەوانەتەوە. زۆر باش مامۆستاکەواتە قوتابیانی کە خاوەن پێداویستی تایبەتن کە دێن ناو قوتابخانەکانەوە پۆلی تایبەتی خۆیان هەیە یاخود تێکەڵ قوتابەکانی ترە بوون لە پۆل ئاساییەکانە ئەم مناڵانە بەڕاستی لەگەڵ مناڵی ئاساییە ئێمە تێکەڵمان کردوون بۆ لەبەرەوەی بەگوێری خودی ئەو ئاستی ئەو مناڵە کە دەستنیشانێکەین ئێمە ئەبێ شتێک هەیە بیزانین کە وەکو خاڵی زانیاری بەڕاستی گرنگە ئەوەیە کە هیچ حاڵەتێ لە حاڵەتەکانی شەبەنگی ئۆتیزم لە شەبەنگی ئۆتیزمێکی تر ناچێت هیچ ڕەگەزی لە هیچ ڕەگەزێکی تر ناچێت هیچ تەمەنی لە هیچ تەمەنێکی تر ناچێت لە خودی یەک جۆری شڵەژانە ئەگە بینی حاڵەتی ADHD یان فرەجوڵەکەمی تەرکیز یاخود بۆ نمونە گەشەی ژیری کاتێککە ئیش لەگەڵ ئەمانەیەکەی يعني هیچ حالەتێکیان لە هیچ حالەتێکی تریان ناچێت بەڵام گرنگە بزانین ئەم مناڵانە تێکەڵی مناڵی ئاسایی ئەکرێن بەڵام لە هەنی حاڵەتە ئەم مناڵانە تێکەڵی مناڵی ئاسایی ناکرێن لەو حاڵەتانەیە کە بۆ نمونە ئێمە لە پۆلە لەگەڵیانە وەکو مامۆسای دووەم مامۆسای ئاسایی لەگەڵای بێ بەڵام مامۆسای دووەم ئێمە خۆمانی لە قوتابخانەیە بەڕاستی لەگەڵ ئەمانە ئەبین و ئەو مناڵانە ئەو گیر و گرفتانەی کە هەیەە ئەو شتانێک کە ئەتوانین بڵین توانای فێربوونیان نییە ئێمە ماوەی وانەکە ئەکەین بە دوو بەشەوە نیوەی لەگەڵی ئەبین نیوەی لە ژووری سەرچاوەکان ئەو ژوورەیە کە ئەو مناڵانە ئاستەنگیان هەیە ناتوانن لەگەڵ مناڵی ئاساییە فێر بن ئێمە دین لە ژووری سەرچاوەکان کە دەوڵەمانە بە هۆکاری هۆیەکانی فێرکردن ئیش لەگەڵ ئەو مناڵانەیەکەین کە کۆمەڵی گیر و گرفتیان هەیە ئەتوانین لەسەریان بڕێنەوە بەڵام ئێمە تێکەڵکردنی کاتیمان هەیە تێکەڵکردنی کولیمان هەیە تێکەڵکردنی بەشیمان هەیە بۆ نمونە هەنێ کاتی ئەم مناڵانە پێویستەکە لە ژوور من کۆمەڵە دەرسمان هەیە معریفین یعنی بۆ نمونە کۆمەڵە دەرسێ بابەتە کۆمەڵایەتیەکانە بابەتی پەروەردی ئیسلامیە بابەتی زانستە بابەتی هونەرە وەرزشە ئەو بابەتانن کە ئاڵۆز نین بۆ ئەم مناڵانە بۆ لەبەرەوەی لەگەڵ خودی ئەم ئاستەنگیانێک کە ئەم مناڵانە هەیەە
کۆمەڵی بابەتی ملحقمان هەیە کە ئەمانە بەڕاستی لکاون بە مەسلەی جۆری شڵەژانەکە بۆ مناڵانە ئەم مناڵانە گیرروگرفتی یەکەم نووسین یاخود خوێندنەوە یاخود بیکاری یاخود کۆمەڵە شتی تری ئەمانە کۆمەڵی شتن لە قورسایەکانی فێربوونن بۆ ئەم مناڵانە ناتوانن ئەم چەمکانە لەبەرکەن یاخود لی تێبگەن یاخود بتوانن شرۆڤیکەن و ئیستیعابیکەن ئەو بابەتانە بۆ لەبەرەوەی ناگات بە ناوەندی ئەندامی دەماری ئەم مناڵانە بۆ ئەوی ئیشی لەسەر بکرێ دین جارێکی تر ئیشیان لەگەڵ ئەکەن لە ژووی سەرچاوەکان بۆ ئەم شتانیان لەسەر بڕێتەوە زۆر باشە مامۆستا کام منداڵانن کە ناتوان ئیدی بە هیچ شێوازە وەربگیرن لە قوتابخانەکانەوەتە کام منداڵی کە خاوەن پێداویستی تایبەتە وەرناگیرێت و ناتوانێت بخوێنێت وەکو ئاماژەم پێکرد ئێمە بە جۆری خودی ئاستەکە کاتێک مامەڵە لەگەڵ ئەو مناڵی ئەکەین بە جۆری دەستنیشانکردنی لیژنە دکتۆری پسپۆڕێکی پزیشکی بڵێن کە کتابی ئەک بۆ بەیەخود ئێمە ئاراستیانەکەین بۆ تەشخیصکردن لەگە بە جۆری کەمەندامی ئەم مناڵە جۆری خاوەن پێداویستی ئەم مناڵە لەوێ کتابەکەمان بۆ ئەگەڕێت و ئێمەش ئاراسی بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی ئەەکەین ئەوانیش دێن بە هەردوو کتابەکە ئاراسی لیژنەیەکێکن ئەو لیژنەیە بە جۆری دەستنیشانکردنی جۆری گرفتی مناڵەکە ئاراسی قوتابخانەکەیەکەنەوە اینجا ئێمە ئەتوانین ئێمامەڵیان لەگەڵا بکەین ئەو حاڵەتانەی کە قورسن یاخود توندن یا زۆر توندن ئێمە ناتوانین مامەڵیان لەگەڵا بکەین ئەمانە ئەجێڕێنەوە بۆ سنتەرەکان لەبەر ئەمانە بە جۆری ئەو لیژنەی کە بۆ ئێمە ناردێتەوە ئێمە ناتوانین مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکەین لەوێ حاڵەتەکان ئەوەندە قورسە توانای فێربوونیان نییە و توانای خەڵکنیان لەگەڵ ئەو مناڵ ئاسایانە لە قوتابخانەیە باشەوە بسا ئەم تێکەڵکردنە یاخود ئەم جاکردنەوەیە لەگەڵ هاوڕەکانیانە بارگرانی بۆ ئەم قوتابیانە دروست ناکە یاخود ئەو هاوڕەکانیان کە سپاس بۆخوا خاوەنی هیچ پێداویستێنین و تەندروستێکی باشیان هەیە مامەڵیان چۆنە لەگەڵم قوتابیانی کە جیاوازترن لەوان بەڕاستی ئێمە پێشەوەی ئەم مناڵانە داخلی پۆلەکانیان ببن ئێمە ئەو ژێر و گرفتانەمان سپاس بەخوا یاخود پاشان سپاس بۆ بەڕێوەبەری هەنێ قوتابخانە بەڕاستی کە بە دڵسۆزی ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن بەڕێوەبەری بە پرسیارێکی زۆر باشن بە پرسیارەتێکی باشیان هەیە لەسەر مەسەلەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە ئەو مناڵانەمان بەڕاستی لە ڕێی کۆمەڵی سیمینار و کۆمەڵی ئامۆژگاری و کۆمەڵی ڕێنمایی باشە ئەو مناڵانەمان ئاگادار کردوتەوە لەوەیکەوە ئەم مناڵانە کە خاوەنی ئەم جۆرە گرفتانە خاوەنی ئەم جۆرە کێشانن و بە هیچ شێوەیە ئەم مناڵانە کاتێک کە گرفتێکیان هەبوو لەلایەنی ڕەفتاریەوە یاخود کۆمەڵە شت هەیە خووە لە مناڵانەیە کە ناتوانن دەستبەرداری بن هاتوین ئەمانەمە لەسەر ئەو مناڵان ڕەواندۆتەوە تێمان گەیاندون ئەمانە ئەم گرفتانیان هەیە ئێوە ئەبێ بە جۆری گرفتەکە ئێوە ئەتوانن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیە بکەن و سوپاس بخوا ئەم مناڵانە ئێستا ینی یاخود بۆ نمونە ئێمە خۆشمان لە خودی پۆلەکانە بن ئەم مناڵانە ئەتوانین بڵین زۆر جا گەیشتۆتە ئەوەی گرفتەکەشیان بۆ چارەسەرکەن و خودی مامۆساکان و ستافی ئیدارەش بەڕاستی هاوکاربوون لەو بوارێ مامۆستا سەبارەت بە چۆنێتی وانەوتنەوە تاقیکردنەوەکان هەمان ئەو شتانن کە بۆ قوتابیەکانی دیکەش ئەنجام دەدەن؟ نا بەڕاستی ئێمە کاتێکە مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیەکەین لەلایەنی مەسەلە تعلیمیەکەیەوە وەکو فێرکردن بۆ ئەو مناڵانە ئەتوانین بڵین پرسیاریان وەکو لە کاتی تاقیکردنەوەکانە پرسیارەکانیان وەکو مناڵی ئاسایی نییە بۆ لەبەرەوەی ئەم حاڵەتانە بۆ ئەمان دژوارن ئەگەر لە حاڵەتێکە گەشتە پۆلی 12 پۆلیس 9 کە شتەکە لە وەزارەتەوە پرسیار ئەمانەت چی بەسەر بەڕاستی ئێمە لە پۆلی 1 تاوەکو پۆلی 8 بەڕاستی خۆشبەختانە ئێستا وەزارەتی پەروەردە ئیشی لەسەر کرد و ئەو مناڵانی خاوەنی ئەو گرفتانن جۆری پرسیارەکانیان جیاواز بێ و پۆلی 9 لەگەڵ پۆلی 12 بەڕاستی ئەمیش ئیشی لەسەر کراوە ئێستا حالیان لە ینی بەڕاستی لە دەرکردنی کۆمەڵی ڕێنمایی نوێیان وەزیری پەروەردە بەڕاستی لێرەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لێ بکەین بەڕاستی ئیمساڵ کۆمەڵی وانە بێژی باشی پەروەردەی تایبەت کە تەخەڕوجیان کرد لە زانکۆکان ئێستا هێنایەتی ناو ناوەندەکانی خوێندنەوە کۆمەڵە گرفتی زۆری مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی لە قوتابخانەکانە کەم کردوتەوە باشە مامۆستا ئەم وانە بێژانی کە اختصاص یاخود تایبەتمەندی ئەم پسپۆریان لە بواری پەروەردەی تایبەتە چەند ساڵێکی زۆرە لە زانکۆی سلێمانی و لە زانکۆکانی تریش ئەم پسپۆریە ئەخوێندرێ بە ئەکادیمی ئێوە کۆ مامۆسایانی کە گرنگی ئەدەن بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی جەوڵەکتان نەداوە کە ئەم دەرچوانە زیاتر بێن ناو ناوەندەکانی خوێندنەوە هەم قوتابیەکان هەم مامۆستایان و کارگێڕی قوتابخانەکانی سوودیان لێ ببین لە ئێستاە هەوڵێکی زۆر باشەوە تقریبەن ساڵێک زیاترە چەند ساڵێک ئەم لە زانکۆکانی هەرێمی کوردستانە ینی تەخەڕوج ئەکرێ بۆ بڵین
بەشی پەروەردەی تایبەت هەوڵێکی جددی هەیە بۆ مەسلەی ئەوەی کە بتوانن بۆ وانەبێژ یان وەکو گرێبەست دایان مەزرێن بەڵام خۆشبەختانە ئیمساڵ کۆمەڵێکی زۆر لە قوتابخانەکان بەڕاستی لە ناوەندی شارەکانە بەڕاستی دانراوە بۆ ئەم مناڵانەی کە ساحەیە بڵێن خاوەن پێداویستی تایبەتن و ینی ئێستا لە زۆربەی قوتابخانەکانی لە شاری سلێمانیە و لە دەرەوەی شاری سلێمانی ئیش بۆ ئوبارەکراوە بەڵام ئێستا ئەمە دەوەکو دەستپێکی شتێکی زۆر باشە بەڵام ئەمە کیفایەت نییە بۆ ئەوەی هەموو بڵێن پێداویستیەکانی ئەم مناڵانە کۆتایی پێبێنێن بگرە پێویستمە بە مامۆسای زیاتر هیوادارین وەزیری پەروەردە بەڕاستی ئەویش جوهد و ماندووبوونێکی باش بکاوەکو کردوێتی بتوانێت کۆمەڵە خەڵکی زۆری تر تەخەڕوجی زیاتر لە ناوەندەکانی خوێندا دابنێ بۆ ئەوی گرفتی ئەم مناڵانە بەڕاستی چارەسەر بێت. زۆر باش مامۆستا سەبارەت بە پرۆسی فێربوون و خوێندن دایکان و باوکان خێزانەکان لە ماڵەوە تا چەند ڕۆڵێکی باشیان دەبێت لەوەی کە ئەم منداڵە خاوەن پێداویستیە تایبەتە دەنێرێتە قوتابخانە کەمێک ئەرکی مامۆستاکان کەمتر بکاتەوە. بەڕاستی تۆزێ کۆمەڵەشت هەیە زەحمەتی بۆ ئەم مناڵانە دروستەکە ئەویش جۆری ملزەمبوون بە کارێکەوە. ئێمە دین بە جۆری ئاسی مناڵەکە ئیلتیزامی بۆ دروستەکەین ناکرێت بۆ نمونەوەکو مناڵێکی ئاسایی ئیلتیزامی بۆ دروستکە لەبێ ئەمانە قورسن بۆ ئەوان تەنانەت خۆدی دەنگێکیش کاتێ دەنگێ بە هێواشی ئاوا بۆ نمونە دەنگێ لە شتێکەوە بینی ئەم مناڵانە لە ناو مێشی خۆیانە دەنگدانەوە دروستەکە جارێکی تر ئێمە دین لە خودی ئەم گرفتی ئەم مناڵانەوە لە خودی شتێکی بچووکەوە دەست پێ ئەەکەین بۆ ئەوی گرفتە گەورەکانیشیان نێڵین بۆ ئەم مناڵانە ئەم مناڵانە دین ئەرکی ماڵیان بۆ دروستەکەین بەڵام بە هاوکاری دایک و باوک هاوکاری دایک و باوک تا چه ئاسی دایک و باوکەکە هاوکارە بۆ ئەوی گرفتی ئەم مناڵە یاخود ئەرکێکی ماڵەوە ئەرکێکی خوێندنە بۆ ئەم مناڵە هاتوۆتە پێش چۆن ئەتوانێت چارەسەریکە بەڵام ئێمە لە پەیوەندی ئابین و خۆشبەختانە ئێستا بڵین لە ڕێیمەوە بەهەیل و شاشە زیرەکانەوە ئەتوانین گروپمان دروست کرۆ بۆ هەموو پۆلێکی جیاواز هەموو گرفتێکی جیاواز هەموو مناڵێکی تایبەت لە پۆلێکی دیاریکراوە لە ڕێ ئەو گروپ ئەتوانی گیر و گرفتەکانی مناڵەکان بەڕاستی بگەینە دایکان و باوکان بۆ ئەوی بتوانن جۆری گیرگرفتی بە جۆری گیرگرفتی مناڵەکە چارەسەری باش بۆ مناڵەکەدانین و بە جۆری پرۆگرام و بەرنامێکی باش ئەتوانین چارەسەری ئەو گرفتانیان بکەین لە ناوەندەکانی خوێندنە. مامۆستا شاخەوان جگە لەو قوتابخانانەی کە ئێستا قوتابی خاوەن پێداویستی تایبەت وەرەگرن سنتەر و شوێنی تایبەت هەیە کە ئەم قوتابیانە وەرەگرن ئەی ئەمانە کێ وەرەگرن یاخود ئەم سنتەرانەی کە تایبەتن بەم بوارە چ جۆرە قوتابیە وەرەگرن و ئایا مەرجەکانی وەرگرتنیان چییە؟ بە گوێرەی خودی ئەو سنتەرەیە کاتێک کە ئەکرێتەوە مەرجەکانی بۆ وەرگرتنی ئەو مناڵانە ینی زمنی ئیشکردنی ئەو سنتەرە بۆ وەرگرتنی مناڵ بە گوێری مەرجەکانی خۆەتی کاتێکە دەیئەنێت ئەو مناڵانەی کە حاڵەتیان توندە توانای فێربوونیان نییە یاخود ناتوان فێربن یان خود ناتوانن تەسیل و کاریگەری هەبێ بۆ مەسلەی کۆمەڵێ ڕەفتار یاخود مەسەلی تعلیمیەکان یاخود ئەو شتانی کە گیرۆگرفتن لە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئەتوانین ڕەوانەی لە ئەوانیەکەین بەڕاستی ئەو گرفتانی لای ئێمە زۆربەی حاڵەتە ژیریەکانن نەک حاڵەتە فیزیکی و جەستەیەکان حاڵەتە فیزیکی جەستەیەکان ئەتوانی ئیش لەگەڵاکەی بۆ لەوەی ئەمانە گرفتی ژیریان نییە بەڵام ئەو حاڵەتانی کە زۆر توندن لە مەسەلی شەبەنگی ئۆتیزما کە ئەتوانین بڵێن دژوارترین جۆری شڵەژانەکانەکە وەکو چەترێک کۆمە هەموو شڵەژانەکانی تر لە ژێوەکو چەتری لە ژێریە کۆبۆتەوە یعنی ئەمانە حاڵەتێکی زۆر حاڵەتەکان ئەوەندە توندن ناتوانانی ئیشی لەگەڵاکەی بە گوێری ئەزمموی خۆمان کاتێککە ئیشمان لەگەڵ ئەو مناڵانەیە کردبێتە جروبمان لەگەڵیانە کردبێ چەند ساڵ ئیشمان لەو بارەیە کردبێ ئێمە ئەیزانین کاتێککە ئەم مناڵانە ببینین بە گوێری دەستنیشانکردن و ئەتوانین دەستنیشانیشیان بکەین بزانین ئەمە بۆ ناوەندێکی خوێندن ئەبێ بتوانین ئیش لەگەڵ ئەم مناڵە بکەی ئەگەر حاڵەتەکانی تند و زۆر تند بوو ئەسنە سنتەرەکانەوە بۆ ئەوی لە سنتەرەکانی ئیشی لەگەڵا بکرێ لەبەرەوەی ماوەیەکی زۆر کاتێکی زۆرێ هەتاوەکو بتوانی ڕفتارێک لە ڕفتارێک خویەکی خراپ لە مناڵانەیە باشکەیت و چاکسازی تیا بکەیت. زۆر باش مامۆستا شاخەوان پێما بێ بەڕێزیشتان خۆشتان خاوەن پێداویستی تایبەتن ئەمە تا چەند بۆ تەمایەوەی کە باشتر لەو کەسانە تێبگەن کە خاوەن پێداویستی تایبەتیان بە ئازارێکەوە دەناڵێن بۆی کە ئێوە باشتر و زیاتر دەتوانن خزمەتیان بکەن. خۆی مەسەلەیەک هەیەڵێ بە هەزار حەکیم ناتوانێت لە تێبگە لە مەسەلەی کەسێکی دەردەدار بەڕاستی ئێمە خۆمان کە خاوەن پێداویستی تایبەتین ئازارەکان بە خۆمان ئەزانین ئازاری ئەو مناڵانە لە شوێیە بەڕاستی دین لە خودی ئازاری ئەو مناڵانەوە دەست پێ ئەەکەین بۆ ئەوەی
بەڕاستی ڕێگریەکانیان نێڵین لە ناوەندەکانی خوێندنە ئیشیان لەگەڵا بکەین ینی ئێمە خۆمان بەو ئازارانە تێپەڕێوین ئەزمونێکی باشمان لەگەڵ ئازارانەیە هەیە و زۆر جار ڕاش هاتوین لەگەڵیانە ئەمە بووە بە خویەک لە خودی جەستەی ئێمە بەڕاستی شتەکانمان بەلاو ئاسایی بۆتەوە. ماشەڵڵا هیچ فتانەوە دیارە سپاسدانەکەم بەڕێزم. سەلامت بنێ خواوەڵ ئەوەی کە من بیستمە لە قوتابخانەکانە حاڵتێک هەیە کە لەوانەیە بۆ مامۆستاکان قورس بێت و بۆ کارگەر قوتابخانەکانیش قورس بێ ئەوەیە کە کاتێک مامۆستاکان قوتابیەک دێتە بەردەمیان هەستەکەن شڵەژانێکی دەرونی هەیە پێویستی بە دیاریکردنە یاخود پێویستی بەوەی ئەم وانەی تایبەت بخوێنێ خێزانی ئەو قوتابیە ئینکاری لەمە ئەکەن ئەمە تا چەنی گیر و گرفت بۆ مامۆستایان دروستەکە بۆوانی کەوانەکە ئەڵێنەوە یا پێویستە چۆن مامەڵی لەگەڵا بکەن خێزانەکە حقەتەن ئێمە بە جۆری ئەزمونکردمان لەگەڵ ئەو مناڵانەیە ئێمە ناتوانین مامۆسای پەروەردەی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا کیفایەت بێ بۆ نەمانی گیر و گرفتی مناڵە ناوەندی خوێندنە بەڕاستی ئێمە ئێستا ئەوەی کە لە ئیشەکەی ئێمەوە نزیکە لە پسپۆڕەکەی ئێمەوە نزیکە بۆ چارەسەرکردنی گرفتی مناڵە ناوەندەکانی خوێندندا بە توێژەری دەرونیە خۆ توێژەری کۆمەڵاتی ئەمانە هەر ئیشەکانمان لێکتری و نزیکە ئەتوانین بەیەکەوە ئیش و کاروبارەکانمان تەواو بکەین ئەمانیش لەگەڵ ئێمە زۆر جار گیر و گرفتەکە لای ئێمە نییە بۆ لەبەر ئێمە مامەڵە ئەکەین بە جۆری دەستنیشانکردنی ئەو گرفتەی کە وەکو کتابێک لە لیژنەوە بۆمان گەڕاوەتەوە مامەڵە لەگە ئەو مناڵانەیەکەیت ئەوانی کە گرفتێکی بچووکن کە شتێکی کاتین بۆ ئەو مناڵانە دروستە بێ ئەمانە توێژەری دەرونی یاخۆ توێژەری کۆمەڵایەتی ئەتوان ڕۆڵ و دەور بگێڕن لە نەمانی خودی ئەو گرفتە بۆ ئەو مناڵە لە ناوەندێکی خوێندە بەڵام خۆشبەختانە ئێمە زۆر جار لە نەبوون و غیابی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی ئێمە زۆر جار چونێتەنە ئەو کایەوە ئیشمە لەسەر ئەو بوارە شاکردو و وەتوانیمانە گرفتی مناڵەکانی چارەسەرکەین لە ناوەندەکانی خوێندە. زۆر باش مامۆستا ئەو مانوبوون و ویلاکەتت چییە مامۆستایان پێوەی دەناڵێن لەگەڵ خاڵ پێداویستی تایبەتە لەوانەیە بەشێکیشیان هەبێت زۆر لە ڕووی وەرگرتنی خوێندن و لە ڕووی ئەو توانە زانستی هەی بێ باشتر بێ لەوانەی کە لە شولارێکی ساغی هەیە و خاڵ پێداویستی تایبەت نییە. ئێمە گیر و گرفتمان بەڕاستی ئەتوانین بڵێن لە کۆمەڵی ڕۆوەیە ئەوەیە کە ئەم مناڵە وەکو ناوەندی ئەندامی دەماری مێشکی وەکو پێیز کە کاتێ زانیارەکانی ئەدیتێ ناتوانانی ئیسیعابی کە ناتوانانی وەریگرێ و ناتوانین شرۆڤەی کە و ناتوانێت چەمکەکان لێک بداتەوە و ناتوانانی واتای وشەکان لێک بداتەوە بۆ بتوانێت لە مێشی خۆی سابتی کە بۆ ئیبزانی ئەم وشەیە بۆ ئەمە بەکار دەهێنرێ بەڵام بە ڕاهێنانکردن و بە ئیشکردن لەگەڵیا ئەمانەی بە وێنە ئێستا بەرنامەیەکمان هەیە بەرنامەی پیکس بە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانە ئەەکەی لە لایەنی وەکو کەسێکی ڕاهێنەر وەکو کەسێکی مامۆسا بۆ نمونە ئەم مناڵە فێری خویەکێکی فێری وتنی وشەیەکێکی ئەوانەی کە ناتوان بەڕاستی دەزۆرت کۆمیونیکیشن هێن ناگۆن ینی ناتوان قسە بکەن دین لە ڕێی وێنەوە بنەوە لە ڕێی پاداشکردنەوە کاتێ پاداشتێکی ڕاهێنان لەگەڵ ئەو مناڵانەکەی بە تایبەتی ئەو مناڵانی کە سەرەتان کە بەرنامەی پۆرتازیان لەگەڵا بەکارهێنەری بۆ ئەو مناڵانە ئەمە گیر و گرفتی زۆر بەڕاستی لە ناوەندەکانی خوێندا دۆستەکە بەڵام حاڵێکی کە بڵێن گیر و گرفتێکی زۆر ئەساسی لە ناوەندەکانی خوێندا ئێستا هەیە ئەم مناڵان ناتوان بنووسن دیسلاکسیان هەیە ئەمی ژۆرێکی تر لە شڵەژانەکان کە لە زەحمەتی فێربوو ناجارێکی تر دروستە بێتەوە ئەمە نووسینمان هەیە و خوێندنەوەمان هەیە و بیکاریمان هەیە ئەمانە تۆزە زەحمەتی و بەڕاستی گرفت بۆ مناڵان دروستەکە لە ناوەندەکانی خوێندنا ئەمانە گرفتی سەرەکین بۆ مامۆسای ئاسایی لە ناوەندەکانی خوێندا زۆر جار گرفت ئەو گرفتە لەلایەنی مامۆسا ئاسایی کۆ چارەسەر نەبێ ئەو گرفتانە کە زۆر قورسن ناتوانن مامۆسای ئاسایی لە ناو کۆلافێریان کرد ئەگەڕێنەوە بۆ ژووی سەرچاوەکان ئیش لەگەڵ ئەو مناڵانەیە لە ژووی سەرچاوەکان بۆ ئومێدەی کە هەموو مناڵان مافی خوێندنیان هەبێ و مناڵانی خاوەنی پێداویستی تایبەتیش باشترین ژینگەیان بۆ بڕخسێنێ هەم لە قوتابخانەکان هەم لە سنتەر و شوێنی تایبەت بەخۆیان زۆر سپاس بۆ مامۆسای بەڕێز مامۆستا شەخاوەن فەتاح ڕاهێنەری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ بەڕێستانەکەم دەستان خۆش بێ هیوادارم ئیشاڵا ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی باش بگەڕن لەم بوارەیە بەڕاستی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت چینێکی بەژمێنێت و مافخوراون لە کۆمەڵگایە بتوانن ئێوەش کەمێک ئیش لەسەر ئەو بوارە و ئەو بابەتە بکەن ئەوەی بتوانن گیر و گرفتەکانیان چارەسەر بێ و دەستان خۆش بێ و ئەم دەستان توانە لە خزمەتانە